خۆشەویستان هە لەناو بازاری ڕاندز پێم خۆشە پیاسەیە بکەم خواردن تاقی بکەمەوە لەگەڵم وەرن لێرە دوکانێکی لە فەی زۆر خۆشی لێیە بزانم. سلام علیکم. باشی کاکە ئەحواڵ کووە تەندروستیت باشە بزانم چتان هەیە لێرە خواردنەکەمان هەموو فرێش و خۆماڵیە سیگمان هەیە جگەرمان هەیە کوبەمان هەیە کەبابە گۆشتە دڵە گورچیلێ فاتە ڕەشە هەموو شتێکمان هەر ئاوەدان بیتن هەر بخوا بەرەکەت بخاتە ڕستە خەڵک زیاتر خواستی لەسەر کام خوارد زیاتر خواستەکە لەسەر کەباب و جگەرە کەباب و جەرجیە یا ربی لە شانسا و بیتەن خۆشە خواردنەکان تاقی بکەمەوە چاوان لە خزمەتان کوبەچ کوبە وەڵا کوبە بە چاوان کوبەکم بالە بۆ سۆر بکاتەوە کوبەچی نوێ کوبەکەش بە خۆتان دەکەن یان لە مارێدا کلۆ دەکا هەموو لێرە ئازە دەکەی یا ڕەبی لە سەعات چەندە تا چەند دوکانی دەکەیەوە کاتەکەمان سەعات چاری ئێوارەی تاوەکو یەکی شەو زیاتر ئێواران بازار خەرەباڵغا ساعت هەفت بۆ دەی شەو بازارەکەمان باشە بەڵێ ئەو کاتانە خواردنەکان زۆرەوات زۆر نییە گەنجەکی وەچی تو لەو تەمەنەیان ئیشی خۆی دەکا یا ڕەبی هەر سەرکەوتوو بێ باەکی بۆ گەرم کەمەوە ئارە وەڵڵا بەچ خۆشم لە بۆ گەرمکەوە بخۆم بزانم بەی برنجی زۆر خۆشە سینگمان هەیە و گۆشتمانی بەسوابزان سینگەکەمان نەمایە گۆشتە حەزم لە کوبەی برنجیە و جا مریش شربی گۆش بێ فەرقی نییە ناوەڵە خزمەتی هەر ئاوایی خۆیان بە سەمون بەلەفە نان هەر ئەووا دەخۆڵ هەمون مەمونی ناوێتن ئەی وەڵڵا خۆ دەستت خۆش بیتن چۆم لەو بگرە بام بخۆ پێش برم کوبوو ها خزمەتی چەند نەرمە وڵا هەیەگە کلینکسە چکەم کلینکسەشکەوەتە کلینکس گەلک گەرمە ها وەکە خۆت عەجەلەی لێ مەکە لە سەتادا بەڕاستی بەتامە زۆر بەتامە چەندی پێ دەی ئەتو مایکە کیلۆ خۆ بگرە زۆر بەتامە زۆر بەتامە وەڵڵا یا خۆ دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم